لا هەرکوێکەن و بینەری زوو منەم کاتان باش ئەم ڕۆژانە بۆ کورد و کوردەواری ڕاستیەکەی قورسن درۆنی تورکی بردومانەکانی تورکیا بە دڵنیاییەوە لا ماوەی ڕۆژێکی کەمە نۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان نۆ کەسیان لە هەرێمی کوردستان با بڵێن کردوتە ئامانج و گیانیان لە دەستداوە. هێرشەکانی تورکیا زیاتر بوون، هێرشە درۆنیەکانی تورکیا بە دڵنیاییەوە و بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووس خەڵکی مەدەنی هەموو ئەمانە زیاتر بوون. ئەمە لە کاتێکایە کە فشارەکانی ئێرانیش لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێگەی عێراق و یەکێتیەوە زیاتر بوون و ئەمڕۆ پلانی یان پیلانی با بڵێن بەجێهێشتنی چۆڵکردنی زەرگوێزەڵە و ناوچەکانی دیکەی هەرسێ کۆمەڵەکە و بردنیان بۆ کەمپەکانی یان کەمپی سوورداش ئەویش دەستی پێکرد. هەموو ئەمانە لە کاتێکان بە دڵنیاییەوە کورد لە ڕۆژاوای کوردستانیش لە بەردەم ئەگەری جیاوازایە بە تایبەت لە ئەگەری کۆبوونەوەی نێوان بەشار ئەسەد و ڕەجەب تەیب ئەردۆگان. ئێمە هەموو ئەمانە ڕاستیەکەی هەموو پرسی کورد لە باشوور لە ڕۆژاوە حزبەکانی ڕۆژهەڵات هەموو ئەمانە پرسی پەکەکە بێگومان هەمووی ئەبەستینەوە بەیەکەوە و من ئەم شەو دوو میوانمە بێ بە جیاوەریانەگرم. یەکەم جار لەگەڵ مامۆستا عەلی کەریمی نووسەر و سیاسەتکار گفتوگۆکەم، دواتریش لە تەوەری دووەم هەمان ئەم پرسانە لەگەڵ دکتۆر سەربەستنەبی مامۆستای فەلسەفەی سیاسی لە زانکۆی کۆیە ئەو لە هەولێرەوە لەگەڵما بێ گفتوگۆکەم. مامۆستا عەلی سڵاو لێبێ، وادارم زۆر زۆر باشبی، بەخێر بێی بۆ زووم. بە هێرشەکانی تورکیا دەست پێ یەکەم لەو پەڕی بێدەنگی هەرێمی کوردستان و عێراقا هێرشەکانی تورکیا هێرشە درۆنیەکان بە ئامانجگرتنی خەڵک لە باشووری کوردستان تا بێ زیاترە بێ و کەسیش نییە سێک لەبارەی ئەو قوربانیانە و هێرشانە بکە کە تورکیا تا دێت زیاتری ئەکا و هەڵەکشێت. چی ڕۆیە؟ زۆر سپاس کاکە ڕەزجان، سڵاو بۆ خۆت و هاوکارەکان و هەموو بینەرانی بەڕێزی زوم تیوی. بەڵێ فعلەن ئێمە لە وەزعێکی زۆر ئاڵۆزی بە تایبەت ئەو ماوەیەی کە بە قەولی زۆربەی هێزە سیاسیەکان بەرەو هەڵبژاردننی مانگی ئۆکتۆبریش دەڕۆین. بەداخە وەزی کوردستان زۆر ئاڵۆزە، وەزی کوردستان زۆر ناسەقامگیرە. ئەوەی کە دەتەوێت بە درۆنەکان دەست پێ بکەی من پێم باشە، ئەویش لەبەر ئەوەی کە بەڕاستی دی تحمل ناکرێت. یعنی چۆن دەکرێت ئێمە وڵاتێکین زیاتر لە 6 میلیۆن لێرە لە هەرێمی کوردستان، زیاتر لە 32 ساڵە بە خۆمان دەڵێن دێفاکتۆیەکی دەوڵەتین، ینی لە پارە لە پور لە چەک لە زۆر ڕابطی دیپلۆماسی لە لۆبی لەوانە هیچ کەم نەهات، ینی کەممان نییە. ئەی بۆ وا بێدەنگی چۆن دەکرێت بابێک و دوو کوڕ لە بەو پڕی بێڕەحمی بکوژرێن کەس دەنگی لێنێتە دەرێ، کەس قسە نەکا. من داوا دەکەم بپرسم لەو هەموو سەرۆکانە، لەو هەموو سەرۆکی هەرێمە، سەرۆکی چیە، سەرۆکی دەوڵەتە، سەرۆکی پارلەمان کە ئەو پارلەمانەکەش نەماوە شکر، بەڵام چۆن دەکرێەوە بێدەنگ بن؟ ئەی ئەتۆ ناتوانانی موچە بپارێزی، ناتوانانی کارەبا بۆ خەڵک دابین بکەی، ناتوانانی تەقاعود خەڵخانە نشین ژیانێکی خۆشی بدەی، هیچ چت پێ ناکرێت، تەنانەت جانی میلەتەکەشت پێ ناپارێزرێت. ئەوزات پێ ناپارێزری هیچ نایە دوو قسەش بکەی، نایە دڵخۆشی خەڵکەکەش بدەیەوە. بێچان دەڵی فەرماندەی پەکەکە بوو، بێچان دەڵی نازانم چ بوو، بێچان دەڵی جاسوس بوو، خەڵکی بەند دەکەی دەزیندانەی دەکەی. ڕاستی کاگڕنج ئەمن دەبێ بڵم کە دەدەستێکی زۆر نائەمینداین. ئەو 5-6 میلیۆنەی خەڵکی باشوور لە دەستێکی زۆر نائەمیندان، یعنی کەس نازانێت چی دەگوزەرێ، چ دەقەومێت، درۆن بەو لایدا دێت، پاسدار بۆ، یعنی ئەمە چۆن شتیاوە دەبێت. ئێستا ئەوەی کە تەوەری دووەمەکەت کە ئەو ڕۆکانە ئێمە هەموو پێوەی مەشغوڵ بووین، یعنی بەڕاستی وەرە بزانین ئەمە ئەجەندای چێ بەرەو پێشەوە دەڕوا، ئەوە ئەجەندای چێ ئێمە دەیکەین. کاکە 35 ساڵ 40 ساڵە کوردی ئێران، کوردی کۆمەڵە لە زمانی مامزەلا پێش مامزەلالی زمانی بەعسەوە ئەوانە لەو مەقڕانە دانیشتون و مەقڕی حیزبیانە و ئەو جارەکانە بۆ زۆربەیان کە ژێر 40 ساڵیان تەمەنە وەتەنی دووەمیانە، نیشتیمانی دووەمیانە زەرجۆز
کاکە خەڵک لەگەڵ خەڵکی تێکەڵاو بوون لەگەڵ خەڵکی زەواجیان کردووە کچیان داوە بە خەڵکی ژنیان کچیان لە خەڵکی خواستۆ و لەوێ پێڵاوی غەریبیان کردوتەوە لەوێ گەورە بوون لەوێ سەر و سمێڵیان هاتووە لەوێ ڕیشان بەرداوەتەوە یاری تۆ چۆن ئاوا دەڵێ هەر بە ئەوەندە چێ پاسدارێک کاتۆتە بەغدایە بە بەلاش لەگەڵ عەرەجی و مەعرەجی سازاوە وەڵا کاکە ئەوەندە میلیۆنەشت بۆ تەرخان دەکەم بڕۆن ئەو کوردی ئێرانە دەرکەن جان بۆ چێ تەرخان کراوە بۆ ئەو هێزەی کە ئەوانە ڕادەجۆزێت ئەمن پاوەڕ ناکەم ئەوە شتە ئەو ماستە بێموو بێت و ئەو ماستە مویەکی گەورە گوریسی تێدایە بەڕاستی گوریسەکە تێدایە تەماحی ماڵێ تەماحی ئەوەیە ڕەوابیتێکی زیاتر زۆرتر ئیمتیاز وەرگرتن لە ئێرانە عیبە لەسەر خێنی ڕۆژهەڵاتی کوردستان ئەتۆ ئیمتیاز وەردەگری عیبە لەسەر ڕۆژی لەسەر خێنی براکانت کاکە ڕەنجان ئەمن بۆ خۆمێچێک لەو شایدانم کە ڕەنگە ئێستا زۆربەی ئەندامانی کۆنی سەرکردایەتی جۆیان لە من بێ ئەگەر مابن دەزانن کە ئێمە لە ساڵی 1970 خەریکی برایەتیەکی کورد تند و قایبین لە نێوانی ڕۆژهەڵات و باشووردا ئێمە ئەو برایەتێمان دروست کرد بە خێنی دەیان شەهیدی وەکو ئەنوەری مەجید سوڵتان محەممەد نەڕەیی کوڕە سوزانم سلەیمان بلووری ئەمە ئەو برادەرێمان دروست کرد ئەو خێنەمان تێکەڵ کرد کاکە من کاتێک خۆم عەلی کەریمی کە لەگەڵ دەیان کەسی دیکەش کە لە کۆمەڵی مەسەن ئێرانێ عازز بووین یا خەتەکەمان یەکتی نەگرتوتەوە یەکسەر بووین بە پێشمەرگەی یەکێتی یەکسەر هاتوونە ناو یەکێتی ئێستا تو چۆن دەتوانێت ئەو برایەتی لە من بستێنی ئێستا ئەو ڕۆکانە لەوەتی لە بەیانەوە ئەو هێزانە چوون و لۆریان بردو و مەقەڕەکان دەجۆزنەوە لە زەرجۆزەوانە خەڵک تەلەفۆنی بۆ کردوم نامەی نووسیوە ئەوە تا دەڵێ ئەمن لە بەیانەوە کە ئەوەم دیوە لە زووم لە تەلەڤیزۆنەکان ئەمن دەگریم ئەمن ژیر نابمەوە چ دەقەو بێ لەوێ بۆ دەریان دەکەن چیان کردو ئەوانە یعنی ئەمە لەسەر ئەوەی کە مەنافع و بەرژەوەندی ڕۆژهەڵات بپارێزن ئەو برادەمەم ڕخنەم زۆر لێیان بووە زۆریشم ڕخنە لێگرتوونە لێرە لە زۆر قەناتی دیکە بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە بەڕاستی عەتفم بەرەوان دەڕوا ئەو ڕعەتفم لەگەڵوانە ئەو جارەکانە ئەو تو دەبێت لێرە وریا یەکشتوی ئەمە دوژمن دەستی تێدایە چۆن دوژمن دەستی تێدایە هەر ئەو ڕۆکانە بەدەیان نامە هاتۆ دەڵێ کوردی عێراق کاک عەلی دەستیان لێ هەڵگرە کوردی عێراق ئەمە کاکە ئەوە کارەساتە کارەسات ئەمە لێرەدا دانەوێت دوژمنانی کورد ئەگەر چوار گورگ بن بە قەولی کۆبەڵێژیە کافکاتی خۆی کە لە نمایشنامە و لە شانۆی دایکی نیشتیماندا نمایشی کرد کە چواردانە گورگ هەر چوار پەلی دایکی نیشتیمانیان بەستۆ و تەحەدای لێ دەکەن ئەمە کوردیان خۆش ناوێ خەونی گولەی بە کوردەوە دەبین دەبێت ئێمە وریای ئەوە بین ئەوان مەبەستیان چێ لەوەی کە ئەو دوژمنایەتێ لە بینی پارچەکانی کوردستان دروستکرد ئێستا کوردی باکوور ڕقی لە کوردی باشوورە بۆ چونکە کوڕەکانیان کچەکانیان گریلاکانیان ناپارێزین نەتەنیان ناپارێزین کاکە ئەمە حەقیقەتێکی مەحزە حەقیقەتێکی باوەڕ پێکراوە کە درۆنی تورکیەی بەبێ هاوکاری سیقڕ و بەکرێگیراوی باشوور ناتوانێت ئاوا بیپێکێ ئەخ کاکە پێرە لەکانی وەتمان مامۆسا عەلی کەریمی ئەمە حەقیقەتە بەڵام حەقیقەتێک کە ئەوەی خاوەنداری ئەکا کوردی باشووری کوردستان نییە هێزگەلێکن لە باشووری کوردستان کە من و تۆش زۆر باشە زانین چەند ساڵێکە ڕەوایەتی نوێنەرایەتیکردنی خەڵکی باشووری کوردستانیان لە دەست داوە ئەوەی ئەوانی هێشتوتەوە ئەمری واقع نەواقعێک کە خەڵکی باشووری کوردستان کوردی باشووری کوردستان خۆی هەڵی بژار دەبێت بڵێ ئەوەی کە ڕەوایەتی داوە هێز و پارەیە هێز و پارە و درۆیە ینی ئەمە حقیقەتێکە من لەگەڵتمە ئەوەی و ئەمە لێرەوە لەسەر ئەو شاشەی ئێوەیە تا دەمرم کوردی باشوور بە براو کەس و کاری خۆم دەزانم ئەمن لێرە 45 ساڵە لێرە پێڵاوی غەریبیم کردوێتەوە ئەمن 45 ساڵە ئەمە لێرە خۆم بە بەشێک ئەم بخۆم بە کورد دەزانم پێش ژۆژ نادەمێ باکوورە باشوورە یا هەر ڕۆژهەڵاتە ئەمن لێرە غەریبی ناکەم بۆ شارەکەی خۆم بۆ ماڵەکەی خۆم لە ڕۆژهەڵات بۆ چونکە لێرە ماڵی خۆمە حقیقەت ئەوەیە کە ئەمن کە دەڵم ئەمن تۆ بڵێ بە دەیان و بە سەدان و بە هەزاران عەلی ئەو ڕۆکانە ئێمە خەریکە دوژمن نیفاقمان تە بەیندەخا ئەو نیفاقە خەتەرە ئەو نیفاقە ئەو دیژایەتی یەکترکردە ئەو ئاڵۆزەی کە دروست بۆ لە بینی کوردی ئێران و عێراقە کاکە تەشەنە دەکاوە ئاگر ئەمن دەڵێم
برادرینە ئێوە ئێستا بەرە و هەڵەشەڵا بەرە و هەڵبژاردن دەڕۆن چۆن ئەو کارەتان کرد چۆن دەوێرن ئەو کارێ بکەن کاکە ئەمە ویست و داخوازی دوژمنی کوردە کە ئێمە پێکەوە قەت ڕوبەڕوو یەکتر دەست ئاستۆ یەکتر نەکەین ئەوانە نیفاقی کوردیان دەوێت ئەوانە دوژمنی میلەتی کوردن یا بۆیە ئەمن دەڵێم حەق نەبوو دەو سەردەمەیدا بە تایبەت سلەیمانی کە شارێکە لە قەدیمەوە مرکزی کوردایەتی پایتەختی ڕۆشنبیری نازانم چی ئەم ڕۆکانە بێتە سەر ئەوەی کە براکانی بەو وەزعی کە ئەو ڕۆخۆتان نیشانتان داوە لە بەیانەوە بەو وەزعی دەرکەین چۆن بۆ دەرمان دەکرد کاکە بۆ دەریان دەکرد کاک عەلی من ئەمیز بەوانەی تورکیا دەست پێکەم اینجا بێمە سەر پرسی ڕۆژهەڵاتی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەس ڕاستیەکەی ئەچمە سەرەوەی ڕۆژهەڵات دواتر هەندێک قسەش لە سەرەوانی تورکیاکەین پرسەکە کۆتایی هاتووە هەموو شتێک تەواو بووە هێزەکانی هەرسێ کۆمەڵەکە بێ بچنە زرگوێ زەڵە یان حزبەکانی ڕۆژهەڵات چوونەتە ژێرباری بە تەواوەتی سادقانە پێ دڵم کاک ڕەنج زۆر شت بۆ کوتن نابێ بەڵام حقیقەتێک ئەیە کە ئێمە سیاست مەداری باشووری کوردستان قەت لەگەڵ میلەتەکان لەگەڵ میلەتی خۆیان ئاف و سادە و بێگرێ نەبوون یعنی قەت بە شەفافی شتەکانمان پێ ناڵن لەسەر این هەڵبژاردن لەسەر موچە لەسەر هەموو شتێک لەسەر هەموو ئاڵوگۆڕەکانی ناوچە هەمیشە و دایم دەفکری بە خەیاڵ و بە تئۆری موعامەرە لەگەڵ خەڵکی دەدوێن ینی شتەهای نەهێنی و ئەمنی و شتی ئاوە بۆیە ئەمن باوەڕ ناکەم شتەکە تەواو بووە و ئەم پێم وابێ کە یەکێتی دەوەیدا زەرەری کرد من ئەو شۆ پێی دەڵم ئەلێرەوە یەکێتی بۆەوەی زەرەری کرد زەرێکی گەورەی کرد ڕەنگە کۆمەڵێک بەرژەوەندی پچوکی مادی یا دیپلۆماسی یا ڕابطەی بینی دەوڵەتان لەوانەدا کۆمەڵێک ئیمتیازی وەرگرفێت بەڵام ئیمتیازە گەورەکە لە لای گەری کوردستانە ئیمتیازە گەورەکە لە لای گەلی کوردستانە کە لێت ڕازی بێت ئەمڕۆ ئەوەی کە ئەمن لە ئێوار لە بەیانیەوە و خۆشتان دەزانن کە لەسەر خەتم پێم وابێ قین و کینەیەک ڕقێک لە زۆرتر بووە لەگەڵ کوردی ئێران و قسەی زۆر ناخۆش دەکەن لە سوسیال میدیای ئەمە زۆرم پێ ناخۆشە یەکجارم پێ ناخۆشە کە ئەو قسانم جۆ لێ دەبێت دەبوو پێشی پێ بگرین بە تایبەت کوردی ئێران ئامادەیە کە دژایەتی یەکێتی بکە زۆر ئامادەیە خۆ من سەد جارم پێکتون لە نزیکەوە قسەم لەگەڵ کردوون هەر لە 16 ئۆکتۆبرەوە کوردی ئێران ڕقێکی هەڵگر لە دوای ئەو هەموو مزایدەکردن و ئەم مەسایلی پۆپۆلیستێکە برادرانی پارتی دروستیان کرد بە نێوی سربەخۆیی کوردستان و بنێوان ئەوانش عاشق و شێت و شەیدای ئەوەن کە کەسێک سربەخۆیان بۆ دروست کات و ڕزگاریان بێ لە دەستی حکمی مەلایەن ئەم عەتفە دروست بوو ئەم عەتفە پارتی دروستی کردووە دروست بە عەکسەوەی ساڵانی هەفتاکان و هەشتاکان کە ئێمە لە بازاڕی و لە مەیدانی سیاسەتدا قسەی ئەوەڵ و ئاخرمان دەکرد شۆڕژگێرەکان و مارکسیەکانی کۆمەڵی مارکسی دێنی و کۆمەڵی شۆڕژگێر و هەمووی ئەو جەماعەتە گەنجەکە لە ساڵانی هەفتادا ئێمە بووین لە مەیدانەکەدا ئەو ڕۆکانە ئێمە فرامۆش کراوین و زۆرتر فرامۆش دەکرین تەنانەت کینە و ڕقەمان لێ هەڵدەگرن و پارتی توانیوێتی نفوزێکی چاک لە ناو گەنج و نوخبە و جالیەوەی و هێژمونێکی چاک بۆ خۆی دروستکە لە ناو کوردی ڕۆژهەڵات ئەمە خەتایەکی گەورەیە ئەمە گرفتەکە زین لەکوایە لەو کاتەیە کە هاوکێشەکە عکسەکەیتەوە باسی بڵین پێچوان ناکەیتەوە باسی پەکەکە و تورکیاکەی لەوچێ لەمایەنە هاوکێشەکە بۆ پارتی و یەکێتی لانی کەم بۆ پارتی با بڵین پێچوانە ببێتەوە و باشە چێکەوە بێ کاک ڕزجان چەندی بەچەندی لەو لای ئەوان خۆ نیگەرانیەکە ڕێک ئەوەیە غەزەبیڵێن خەفەتەکە هەر ئەوەیانە غەزەبی کوردی باکووریان بۆ خۆیان دروست کردووە و بەڕاستیش غەزەبە ینی تۆ ئەبا بە خۆ کوردی باکوور و بەر نەکەوتەوە ئەوە دوینەکانە خەڵکی منتەقەی پشدەر و خەڵاتزێن بابێک و دووکڕ ئەو ڕۆکانە ئەوە لێرە لە شارباژێر دیسان سێدانە شەیدمان کەوتۆتەوە بە درۆن سوتاون یعنی ئەمە فقط و فقط شکستە کەمیە داشکانە بۆ کورد و بۆ سەرکردەی کوردی باشوور ئەمە چۆن دەبێت داوای زۆر جار خۆیان بیان و بۆ ئەوە ژێنەوە کاک عەلی کەریمی بەس حەزەکەم تۆ باسی ئەوم بۆ بکەی ئەڵێن چیمان پێ ئەکرێ لە چوارچێوەی سیاسەتە ئێمە ئەتوانین چی بەرامبەر بە داواکاریەکی لەو شێوەی ئێران و تورکیا بکەین
تۆ پێم بڵێ ئەمان چیان پێکرێ ڕاست زۆر شتمان پێ دەکرێت زۆر شت کەمترین شتێک زین شوێنە من زۆر جار لێرە لە سلێمانی ئاگام لە مزاهرات بووە مزاهرەیە کە بە دڵی برادرانی یەکەتی بێت دەڕات ئەو سەری زادەی سالم دەگرێت بەڵام شتێک کە ئیشتیان لێ نەبوو لە 40 کە زیاتر نابێت ئێمە دەتوانین زۆر شت بە دژی سیاسەتەکانی تورکیا ئەوڕۆ زۆر شت بە دژی سیاسەتەکانی ئێرانە کاکە لازم نییە یەکێتی بێتە پێشێت وەختێک ئەمن قسەکەی تۆ دەکەم ئەتۆ مەیە پێشێ ئەمن بۆت دەکەم ئەمنی عەلی بەبێ حیزب و بەبێ گومرک ئەتۆ بۆیت ئەتۆ ئەمە لەوەی تێنەگەیشتوین ئەمە لەوەی تێنەگەشتن دوایوی بێزگە لەوەی کە نایەین گەلی خۆمان ڕۆشنبیری خۆمان ڕۆژنامەنووسی خۆمان چالاکی سیاسی خۆمان بەکار بێنین کە لە جیاتی من قسەکەی بکە لە جیاتی من نیەتەکەم بۆ بپێکێ دێنین پێشی پێدەگرین لە دوژمنەکەی تونتر مەسەلەن ئەو ئێستا نەیکتۆ دەریانکە ئەو دەری دەکە ئێستا نەیکتۆ بێنانیانکە ئەو بێنانیان دەکا کاکە دەبێت مقاومەت بکەیت تۆزێک بربەرەکانی بکەیت سیاست بکەیت دەو بینەیدا ئەمە باوەڕ ناکەم ئێران ئاوە تفەنگی لەسەر سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی یا تورکیا لەسەر سەرکردەکانی پارتیدا نابێ ئیلان و بیلان دەبێ ئەوەی بکرد کاکە تۆزێک مقاومەت تۆزە قسەکردن یعنی ئێستا دوینە پێرێ و برادرانە لەگەڵ نەفەری دووەمی یەکێتی دانیشتون و قوتێتی کاکە بڕۆن جارێ بەکاوە خۆ کەچی ڕۆژێک دوایە هێزی کۆماندۆ چۆتە سەریان و ینی هەز دەکەم ئەمن وەکو چاودێرێکی سیاسی هەز دەکەم کەس بە کەسە هەز دەکەم دیسیپلینێکی حیزبی سیاسی نەتەوەیی دەنێ ئەو هێزانە داوجودی نییە ینی دەیان باڵ هەیە دەیان قسە هەیە هەر ئەوڕۆ لەگەڵ دەیان سەرکردایەتی هەر ئێستاش و کۆنی یەکێتیش قسەم کردو وەک من قسان دەکەن وەک من ئەوە دەڵێن وەگە من هاودەردی هاودەمی برادرانی کۆمەڵەن لە زەرجۆز ئەی کاکە کەوابێت چۆن دێوە چۆن دەبێت کاک عەلی پێتوانیە ئەم دوو حزبەی دەسەڵاتیان لە هەرێمی کوردستان بەدەستەوەیە ڕاستیەکەی ئەو کارتانەی دیکەی کە ئەبوو دەستی پێوە بگرن بە تایبەت قسەم لەسەر خەڵکە ڕەوایەتی نوێنەرایەتیکردنی خەڵک بەڕێوەبردننی خەڵک سەرکردایەتیکردنی خەڵک هەموو ئەمانیان لە دەست داوە هەڵەی گەورە گەوریان کردووە لە ناو خەڵکی لە ناو باشووری کوردستان لە ئەزمموی هەرێمی کوردستانە ئێستا ناچارن دەست بۆ کارتی دیکە بەرن وەکوی تۆ باست کرد کە پێدەچی هەموو ئەم کارتانە لەگەڵ دەوڵەتانی دیکەیە بە خودی عێراقی شۆڕاستیەکەی گوریسی گەورە گەورەی تیاابێ و زیانی گەورە گەورەی تیاابێ بۆ پرسی کورد بەڵام لەبەر بەرژەوەندی حزبیەکە ناچار بن ڕاستیەکەی ئەو هێزانەی کە تۆ باسییان دەکەی ئەو ڕائاوە دەکەن قەرار نەبوو هێزی داسەپێنەری میلەت بن قەرار بوو هێزی خەمخۆری میلەت بن ئەموە بیری ساڵانی هەفتا و هەشتای شاخیان دەخەمەوە کە ئەوانە زۆر دموکرات بوون زۆر عەدالەت خواز بوون زۆر ئاوا مردوو کوشتەی خەڵکی زەحمەتکێش و فەقیر و هەژار بوون باسی عەدالەتیان دەکرد باسی نانیان دەکرد باسی زەحمەتکێشیان دەکرد باسی ئەم ڕۆکانەکە خۆت بووی بە دەسەڵات بووی بە هێزی داپلۆسێنەر ئەمە خراپە ئەمە زۆر خراپە هیچ ئەو لاولای تێدانێت دەدڕوخێنن ئەو هێزی گەلا ئەوە نێت تۆ گاڵتەی پێ بکەیت هێزی گەلمان دیوە لە زۆر وڵاتان لە وڵاتی خۆمان دووسێزە هەر بە تەمەنی من دووسێزار دیومانە کە چۆن غەزەبی میلەت کە کاکە جارێک دووزار سێزار بابک و دوو کوڕ دەکوژرێ بە درۆن کاکە دەسووتێن ینی ئەو سەحنانەی کە دوێنێ پێرەکانە ئەو سوورانەی کەمە دیتمانە قین دروست دەکا غەزەب دروست دەکا لە دەسەڵاتی خۆماڵی کە کەوابێت ئێمە بابمان نییە وەکو حکوومەت ئێمە بابمان نییە وەکو دەوڵەت ئێمە دوژمنمان هەیە ئێمە بە خەرجی خۆمان بە مەعاشی خۆمان بەروبوومی خۆمان میلەتی کورد لە بەهەرێمی کوردستان ئەژدیها دروست دەکا ئەژدیهای دروست کردووە ئەژدیهایە کە بۆ تورک کارە دەکا ئەژدیهایە کە بۆ ئێران کارە دەکا ئەمە جێگای قبول نییە ئەمە ناکرێ قبول بکرێت ئەمە دایکی نیشتیمان لێیان قبول ناکە بۆیە ئەم پێم وابێ کارێکی یەکجار خراپە ئەوەی کە ئیزاز بۆ ناتوانین نیست بکەین کاک ڕەنجان دەتوانین بایکۆتی هەرچی جنسی تورکیا بکەین بۆ ئەمە خۆ ئەندە فەقیر نین ئێستاکوونێ ئەنواعی ڕێگا هەیە خۆ ساڵانی هەشتانیە کاکە ساڵانی بیدایەتی نەوەت ئێمە لە بیرمانە بەو هەموو فشارەی کە لەسەر یەکێتی بوو تەنیا یەکێتی بوو مامزەلال بزانە چۆنی مدارا دەکرد لەگەڵ دموکراتیش و لەگەڵ کۆمەڵش و لەگەڵ سپای پاسدارانیش و لەگەڵ قەرارگای هەمزە و قەرارگای ڕەمەزان و بزانە چۆنەوەی دەکرد نەیدەیەش کەس ئەوە بکات نەیدەیەش کەس ئاوا بسووتێت
بەڵام ئەتۆ مداران ناکەی کاکە ئەتۆ لەوێ ڕاگەکوتی و ئاوە هەڕەشەی لێکرد دڵی بابە بە چاوان ئەمن جارێکی کوتم لە جێگایەکی کوتم دەو ئاخرانەدا شای ئێرانێکە لە 79 ڕووخاو مرد دەڵێ ئەمن کە ئاش بەتاڵ کرا ئەمن باوەڕم نەدەکرد کە لە ئەلجەزایر لەگەڵ هەواری بوومیدین دانیشتین و ئەو قەراردادەمان لەگەڵ سەدامی نووسی لەسەر شەرت العەرەب ئەمە کوتمانی یاربەتی ئۆپۆزیسیۆنی یەکتر ناکەین ئەمە کوتی ئەمن کوتم تەواو مەلا مستەفا تۆ بڕۆ کاری خۆت بکە پێم باوەڕم نەدەکرد بە قسەم بکە ئەو یەکسەر ئێستا من نەمکوت بوو پێم مابوو مقاومە دەکا پارەی دە 12 ساڵیان پێیە تفاقی 7 ساڵیان پێیە فرۆشگاکان پڕن لە تفاق و پڕە لە خواردەمەنی هەر مقاومەتێک دەکەن ئێستا من نەمکوت بوو کە کاکە منی در تەواو پشتان بەردەدەم ئەو لەوێ یەکسەر ئاش بەتاڵی ئەلان کرد ئەمە ئێستاش هەروایە نمونەیەکی باشە دەهێنمەوە ئەم برادرانەی ئێمە ئەو سیاست مەدارانەی ئێمە کە سیاست دەکەن لە بینی دوودانە قەواناندا حقیقەتەوەیە کە سیاست مەداری چاک نین سیاست مەداری چاک فەنی ممکنە فەنەیە کە تۆ دەتوانی لە بازاڕی لە ناو سەرمێزی گفتوگۆدا لە سەرمێزی سیاستکردندا لەگەڵ دوژبنەکانت لەگەڵ دۆستەکانت ڕابێ لەگەڵ هەمووان بە جۆرێک بە زمانێک ناتوانانی قسە بکەیت ئەو زمانێک کە لەگەڵ تۆ قسەی پێ دەکەی ئەو زمانە نییە کە تۆ لەگەڵ هاوڕێی خۆت قسەی پێ دەکەی ئێمە فەرقی پێ ناکەین کە غەزەبم گرت لە تۆشی دەگرم لەویچی دەگرم کاکە نابێت ئەتۆ نابێ غەزەب لە ناوماڵی خۆت بگری کۆمەڵی ئێرانێ ناوماڵی خۆتە باجی ئەو غەزەبایەن یەکێتی لەم سەرباز باجی ئەو غەزەبایە پارتی دموکراتی کوردستانیش لەو سەرباجی ئەو غەزەبایە کە باست کرد غەزەبی ئەوەی کە ڕاستیەکەی تۆ قوڵایی استراتیژی خۆت لە خەڵکەوە لە کوردەوە بگوازیتەوە بۆ تاران و ئەنقەرە ئەو ئەندازەکان داوە تۆ وەرە بە ئەو برادرانەی کە قەدیمیان لەبیرە هەشتاکانیان لەبیرە هەفتاکانیان لەبیرە تۆ بڵە کاکە ئێستا کە دەسی بۆ شارێکی وەکوبانە یا دەسی بۆ شارێکی وەکو دیا ئایا ئەو خۆشەویستەیە کە لە بیدایەتی نەوەدەکان هەبوو ئایا ئەو خۆشەویستەیە کە لە ساڵی هەشتاکان هەبوو ئایا ئیشیان بۆ خۆشەویستی هەیە ئەگەر بێمنێت بن ئەگەر بێبنێت من فەرقان لەگەڵ دیکتاتۆرەکان چیە دیکتاتۆر یەک عیلازی هەیە ئەوە لە تەواوی دنیاە لە لاتین ئەمریکاوە هەتا دەگاتە شەرقی ڤێتنام و ئەو پڕی ئاسیاوە هەمومانەوەی دەزانێت ئەلفوبەیەکە دیکتاتۆر دەبێ بیرروخێنی دیکتاتۆر دێ بیرروخێنی جا ئەتۆ کە هاتی ئەو وەسڵەیەت لە شانی خۆتدا ئەو پینەیە لە شانی خۆتدا کە بڵێ ئەمن دیکتاتۆرم کە بڵێ ئەمن دیکتاتۆر و دوژی میلەتی خۆمم گلەی مەکە یان دەدڕوخێنن حقیقەتێکە ئەگەریش میلەت ڕعایەتی میلەت دەکەی ڕەئی میلەتت بەلاوە گرینگە دەبێ بڕۆی بزانیت میلەت چی دەوێت میلەت ئەوەی ناوێت کە ئەوڕۆ تۆ کردوتە میلەت نایهەوێت ئەتۆ درۆنی تورکیای بێنی بۆ ئێرە میلەت ئەوەی ناوێت کە تۆ هاوشارەکانی باکووری کوردستان لێرە بکوژی ترۆر بکەی میلەت نایهەوێ ئەتۆ دوودانە زەحمەتکێشی قەڵات زەی بە هەڵە بێ یا بە چی بێت یا بە هەر شتێکی بێت نایهەوێت تۆ بچێژێر ئەو سیاسەتەی ئەو سیاسەتەی کە تۆ ئەو ڕۆکانت دەیکەی سیاسەتێکی سەرسەریانەیە ئەتۆ چۆن دەچی بە چی بە راپۆرتی چێ بە راپۆرتی چێ ئەتۆ دەچی مەسەنن و دوای سیارەی کابرایەکی زەحمەتکێشی خەڵات زێ دەکەی و لێی دەدەی دەیسووتین دەیکەی بە خەڵوس ئەمە قبول ناکرێت کاکڕنجان ئەمە جێبەجێ نابێت بەڕاستی تایبەت بە پرسی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وتت مەسەلەکە تاو نەبووە کێچی پێکرێ لەو نێوەندەیە من بە تایبەت حەزەکەم باسی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانم بۆ بکەی بەدیلیان چییە ئەلتەرناتیڤیان چییە توانن چی بکەن ئێستا وا دێتە بەرچاو کە با بڵێن تەسلیمی واقعەکە بوو بن و دەچنە کەمپی سوورداش ئەی دوای ئەوە من پێم کوتن زین سوێنە ئێمە نابێت زۆر خۆمان زلکەینەوە نابێت زۆریش خۆمان پچوو بکەینەوە بەداخەوەی کە تو ئیشارەت پێکرد زمینی حقیقەتێکە کە ئەوان خۆیان زۆر بچووک دەبینن ئەمە زۆریان قسە لەگەڵ دەکەن بەڵام ئەگەر ڕێی منیان ویسپایە ئەگەر ڕێی منیان بە قبول کردایە کە 2 ساڵی شەپیان دەڵم 3 ساڵی شەپیان دەڵم بە نووسین بە گفتوگۆ ئەوە نەدەبوو ئەویان قبول کردایە بۆ چونکە ڕێگا هەیە مەسەلەن گەورەترین نمونەی ئەوە بوو کە وەختێک سپای پاسداران لە ئێرانە دروست بوو ساڵی 79 ئەمە سەرکردەیەکمان هەبوو کاک فوادی مستەفا سوڵتانی لە مەریوانە وەختێک دیتی قیادە موەقەتە و پاسدار پێکەوە دایانەوێت شاری مەریوان داگیر بکەن کاک فواد کوتی کاکە هەرچی ئۆمەتی خەڵکی مەریوانە وەرەدەوێت یەک دانە ڕێپەیوانی کرد بەرەو سنە ئەمە دەنگی داوە لە دنیا ئەوە سەرکەوتنی گەورەی بەدەستێنا بەناوی یەکێتی جوتیاران بەناوی ئەو شۆڕژگەرانەی وەکو کاک فوادیوانە میلەت ڕیز بوو بە منداڵ بە ژن بە نەخۆش بە پیر بە
هەمویان ڕیز بوون شاریان چۆڵ کرد بە پێیان ئەیدا ئەو بەدەیان شەو لە سەیران و لە سرود خوێندن و نەشیت و دروشمدانەوانە ئاخرەکەی تاکفوات ئەو کردەوەی کرد وەکو کردەوەیکی مێژووی کە لە دنیادا هەبوو مەسەن غاندی ئەوەی کردووە خەڵکی دیکە ئەوەی کردووە ئەمن دەو پێم کتن کاکە وەرن هەموو هێزەکان یەک بگرن وەرن کاکە ئەگە هەر فشاریان بۆ هێنان ئەلێرە بە ڕەتڵێکی پێشمەرگانە ژنێک منداڵێک پێشمەرگەیەک ژنێک منداڵێک پیرێک وەرن کاکە ئەمن لەگەڵتان دێم ئەمن بەو تەمەنەی خۆمەوە بەسەر ئەو چاوانم وەرن دەڕۆین بەرەو گۆیژە لە گۆیژەوە شۆڕ دەبینەوە بەرەو ماوەت لە ماوەتەوە دەڕۆین بەرەو قەندیل لە قەندیلەوە دەڕۆین بەرەو پێنجوێن یعنی کاکە ئەو جارەکانە هەموو تاچێک هەموو ژنێک هەموو پیاوە پیرێک یەکدانە میدیای گەورەی بەدەستەوەیە ئەوە میدیایەکی گەورەیە کەم ساڵانی زوو ئەمە خەونمان پێوە دەدیت ئێستا ئەوەندە ئاسان بۆتەوە تۆ ئێستا دەتوانی ئەو گفتوگۆیە لەسەر دنیا پەقشکەوە جا بۆیە وەرن دەڕۆین ئێمە دەبێت قەزیە دروستکەین ئەو قەزیە دروست بووە وەرن بەکاری بێنین وەرن کاکە دنیا تێدەگەێنین گوێ ئەگرێ کاک عەلی کەریمی دەبێت سەرکردەکانی کۆمەڵەکان جویان لە من گرپایە و ئەو کاریان کردایە جا ئەگەر 10 کەسن ئەگەر 20 کەسن ئەگەر 100 کەسن ئەگەر 1000 کەسن خۆ تۆ ناتوانین پێش بم بگری بڵم کاکە من ئەو شەکان بەرە گۆیژە دەڕۆم بۆ ینی یا دەمکوژی دی دەمکوژە ئەمیژەوە دەکەمەوە لەسەر لای دیدا بۆ ناتوانن ئەسڵەن ڕیان پێ بگرن ئەوە شوێنی خۆیان ماڵی دۆمی خۆیان پێچۆڵەکەنیان بنە شوێنی دیکە ئەنی چۆن جوڵێکی ئاوە مەدەنیان پێ با بڵێن قوبوڵەکەن لێ قوبوڵەکەن و ڕێیان پێ ئەزانی بۆچی بە تایبەت یعنی پرسەکە من قسەم لەگەڵ هاوڕیانی کۆمەڵایە کردووە یەک دووجار پرسەکە تەنها گواستنەوەیان نییە بۆ سوور پرسەکە ئەوەیە کە ئەبێت دەست لە کاری سیاسی و مەدەنیش لە بێژێک چێشاویانێتەوە ئەوە بەیانویە کاک ڕەمزجان ئەمن ئاگادارم هەر لە زمانی مام جەلالێەوە کە ڕادیۆکەیان گواستەوە بۆ کەرکووچێ کە کاروباری سیاسیان لێرە ڕاگرت کاکەن نەمەفرەزەیان کردووە نەچوونەوە بۆ شەڕ نە برینداریان بە کۆڵهێناوەتەوە باشوور هەمووی سەدان جاریان باس کردو سەرکردەکانی دموکراتیش و کۆمەڵەت کە ئێمە لەبەر بەرژەوەندی باڵای نەتەوەیی کە ئەو ڕمۆقعەتێک لە باشوور دروست بووە ئێمە هەموو کار و چالاکی خۆمان ڕدەگرین ئەوە بە دنیا کوتراوە ئەوە زۆر حتا ڕەخنەشان لێ گیراوە فەقیرانەکە کاکە ئێوە بۆ کاروباری خۆتان بۆ باشوور ڕدەگرن باشوور کاروباری خۆی بۆ ئێوە ڕدەگرێت ئەمە بەڵام کاریوان دروست بووە کە دوژمنیان ئەوە نەکردو زەق نەکردوێتەوە کە بێت فکوس بکاتە سەر ئێوە لەبەرەوەیکە دوودانە چالاکی دەکەی یا نایکەی مامزەلا کاتی خۆی زۆر باشەوەی بۆ شەرحکردن زۆر باش کاکە ئێوە دەچنەوە لێر ڕابوو ئەوێ ئێمە دوودانە پاسدار دەکوژرێت ئێمە لێرە قڕماوە سەر دەبێت وامەکە لێرە وڵاتی گوێەوەی کاکە ئێستا ئەوان پشتیان لە قسەکانی مامزەلال و ئەوانە کردوکە دایان کو دێرە وڵاتی هەموو کوردێکێ ئەی کاکە گە وڵاتی هەموو کوردێکێ بوا دەکەیتی ئەوان مەبەستە دێکێتی و پارتیە بەڵێت بە دڵنیایی ئەمە ئەگە تۆ لەوەی پرسی سمان پێ دەکرێت کاکە دەزانی فەرقی من و تۆ لەگەڵ سەرکردەیسە سەرکردە دەبێت بیر بکاتەوە سەرکردە دەبێت ڕێگا ببینێتەوە سەرکردە دەبێت هەموو کلین و قوشبنەکان بە تاقی کاتەوە ئەمن دەڵم ئەتۆ ناتوانانی 30 ساڵ دەست لەسەر دەستدا بنەی چاوەڕێی قەزاب قەدەربی ئەمنەوە ڕخنەیەم لێگرتوون ئەتۆش دەبێت ئێستا تاکتیکێک ڕوبەڕووی تۆ بۆتەوە ئێران فشار دێنێ بۆ هێزەکانی باشووری کوردستان و هێزەکانی باشووری کوردستان خۆیان محتازی دەوڵەتی ئێران دەبینن یا محتازی تورکیا دەبین ئەتۆ دەبێت ڕێگایەکی دیکە بدۆزێەوە هزار ڕێگا هەیە هزار لۆبی هەیە شتێک بکە ئەتۆ میدیات هەیە هەمووتان شکر تەلەڤیزیۆنتان هەیە هەموو ڕادیۆ هەیە سایت هەیە کاکە کارێک بکە کە دنیا بێتە سەرخەت بڵە کاکە ئێوە چی وا دەکەن ئێوە ئەگە دایانەوەکو مجاهیدون و لێ بکەن نابێ قبولی بکەن ئەگە دەتانەوەکو مجاهیدین هەمووتان کۆکەنەوە لە جێگایەکی و تەسلیمی وڵاتێکی وەکو ئالبانیتان بکەن ئەوە قبول بکەن قبولکردنەکە چێ ئەسڵەن مامۆستا عەلی ریمی بچنە سوورداش چێ گرنتیەوەکە کە پارێزراون بەس زۆر بە کورتی سوپاس دەکەم چونکە ئێمە کەمپی حەسەن جوودیش وەکو نمونە دقیقاً یعنی حەقیقەت ئەوەیە کە هیچ گارانتێک بۆ نییە کاگرنجە بۆ ئەو پرسیارەی تۆ ئەمن دەڵێم ئەوە بڵات لە پۆڵای دروستکراوە کەمپی سوورداش دەوروبەری تنراوە بە هێزی کوماندۆ کە کەس دەستیان بۆ نەبا بەڵام کاکە ئەتۆ لە وەتەنی خۆیان دەکەی ئەوە جارێک سەرنەویشت قەزا و شەڕ شۆڕژگێری خەباتی کوردایەتی ئەوانەی لە وڵاتی خۆیان کردووە ئەوانەی لە سەقز کردووە ئەوانەی لە مەهاباد کردووە کاکە خەڵکی 40-50 ساڵە لە دەرەیە
وڵاتی خۆی نەدیوە نەدایک ماوە نەباب ماوە نەخاڵ ماوە نەمام ماوە ئەتوو بۆ ئەو زڵمەی لێ دەکەی ئەو جارەکانە ئەمن لێرە پێڵاوی غەریبیم کردوێتەوە کاگڕۆن دڵم بە زەرجۆز خۆشە دەلێم گەڕ لێ بم بۆچێ نەخێر ناچم ئەتۆ قەسر ناوەڵا قەسرێکت بۆ دروستکردم کۆشکێکت بۆ دروستکردم لە سوورداش هەموو ڕۆژێ پڵاو و گۆشت و کەباب و هەموو شتێکیش لەوێ حازرە ناچم پێم خۆش نییە پێم خۆشە دەنێو خەڵکی زەرجۆزدا کە لە ڕۆژی نەبووندا لە ڕۆژی تنگانەدا لەگەڵم بوون ئێستاش لەگەڵم بن کاکە ئەو جارەکانە ئەگەر دە ئیمزا کۆکراوەتەوە خەڵکی زەرجۆز دیەکی گەورەیە سێ بەشە ئەگەر ئەوانە هاتوون کوتیانە کاکە ئێمە ئەوانەمان ناوێ ئەگە ئەوانە کاکە بڕۆ خەڵکی قەندیل ئەمن چووم پەکەکەی دەپەرستن ئەوەندەیان خۆش دەوێن ئەی کاکە بۆ دڵێ ئەتۆ دەبێ بڕۆیە دەرێ ئەتۆ ئەگەر خەڵکی قەندیلی خەڵکی ئەو هەموو دێهاتەی کاکە ئیتفاقەن دەڵێن قەندیل نابێت چۆلکرێ ئەوان خەڵکەکە دەڵێ ئێمە بە لە ژێر سایەی گریلاکانەوە ئاسوودەین ئاسکەکانمان دەپارێزن بەروبوومان دەپارێزن باوەڕم پێ بکە جمعانە کە خەڵک دەسێت زبڵ و زار فڕدەدا بە چاوی خۆم دیومە گریلا دەسێت کۆی دەکاتەوە گریلا دەسێت خاوێنی دەکاتەوە شارەوانیان هەیە خودی گریلاکە شارەوانیان بۆ منتەقی قەندیل داناوە باشە ئەتۆ بڕۆ لە خەڵکی زەرجۆز پرسە بزانە مرتەب قسەم لەگەڵ کردوون لەگەڵ خەڵکی خەڵکی کە دەیان ناسم چەند ساڵە خەڵک پێی ناخۆشە لە ئەخیرا بڕیارێکە ڕاستیەکەی هەم بۆ زڕگوێز هەم بۆ قەندیل نە لە ڕووی کۆمەڵاتیەوە کورد پێی خۆشە کاڵێم کورد باسی کوردەواریەکەم باسی خەڵکەکەم نە لە ڕووی سیاسیشەوە هەنگاوێکە بەدڵێتی و وەکو ئێوە وتان پێدەچی ئەوانەی کە چوونەتە ژێرباری ئەمانەوە باجی خۆیانەیەن مامۆستا عەلی کەریمی نووسەر و سیاست مەدار هەموو جارێکە گفتوگۆ لەگەڵاکەم هەز بە شانازیەکە زۆر سپاس کاکەڕەنجانە میش خۆشحاڵ وانە یەک نوقتەم لە بیر چوو بە ئەگەی ئیجازەم بدەی حەقیقەت ئەوەیە کە ئێمەش دەنێو خۆماندا ئەو یەکگرتوویەی کە بۆ ئەو کارە ساتە ڕوبەڕوومان بووە لە 6 مانگ بوو حودمانجی ڕابردەوە دەمانزانی هێزەکانی کوردێران مەبەستم دموکرات و کۆمەڵە و یەک دوو هێزی دیکەشن کۆمەڵەکان سێنۆعن ئەو یەکگرتوویەمان نەبوو کە دەبوو هەمان بێت بەداخەوە وەختێک لیژنەی ئەمنی ئێران و عێراق تەوافقیان کردووە و پارەش دەگۆڕە داها بۆ معلوماتت لەو بینەیدا پارەش هەیە ڕۆڵێکی هەیە هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی کوردستان پارە هەیە کە ئەوەش تەماحێکە کەم ئێران و عێراق دایدنێن ئەو پارەیە بۆ ڕاگواستنیان زە ئەو پارەیە چی بەسەردێ دەبێ بڵین ئیسفامێکی گەورە ئەمە هەڵەیەکی گەورە بوو کە ئەو ئیتحادەی بینی بە تایبەت دموکرات و کۆمەڵەکان سێ بەشن لێرە تێکچوو بۆی کە دموکرات بە تاقیتەنە ئەوانی بەجێهێش چوو بۆ بەغدا و بەغدا لەگەڵیان سازاوە و ئێستا دموکراتەکان لە شوێنی خۆیان دانیشتون هیچ شتێک نەگۆڕاوە ئەو کەمپانیی خۆیان و مقڕانی خۆیان هەر لە جگای خۆیەتی سەرکردایەتیان لە جگای خۆیەتی دەبوو ئەوەی پێکەوە بکەن دەبوو ئەوەی پێکەوە من لێرەوە گلەیەک لە برادرانی نازانم کۆمەڵە باعیز بۆیە بەڵام دەزانم کە دموکرات بۆ خۆی چۆ لە برادرانی دموکرات دەکەم کە ئێوە کە کاتێک ڕێگایەکتان پێکەوە هاتوون لە چەند مانجی ڕابردوورە پێکەوە تەواوتان کردبایە ئاوا بەتەنیا نەمابانەوە بە تایبەت لە پرسێکی ئاوا استراتیژیدا چونکە ئەگەر ئێستا هەموو پێکەوەبان ئەگەر هەموو پێکەوە زیاتر لە 5,000 و 6,000 بەرەو قەندیل و بەرەو گۆی ژە و بەرەو ماوەت ڕۆیشتپان دنیا دەنگی دەداوە بەڵام ئێستا من ئەوڕۆ قسەم لەگەڵکردن ڕەنگە ئەو هێزە لەنێو زەرجۆزدا نەبێت وە لەنێو لە ژێر پێدا بمرێت ئەو مۆزوعەکە بەڵام ئەگەر دموکراتیش لەگەڵ باە بە دڵنیایی دەمانتوانی قەزیەیەکی گەورە دروستکەین قەزیەکی گەورەی نەتەوەی دروستکەین و ئێستاش پێم وابێ گەورەترین زەربە ئەو دوڕۆ و ئەو چەند مانگێک کە ئەو فشارە لە سێر فشاری ئیتلاعاتی ئێران و هەشتی شعبی دای سەپاندۆ بەسەر هێزەکانی کوردی باشووردا ئەمە گەورەترین زەربەی لە قەزیەی نەتەوەیدا سپاس دەکەم عەلی کەریمی نووسەر و سیاست مەدار مەمنونی چۆن کاکەجان زۆر سپاس یەک ناوبڕی کورد وەرەگرم یە مۆلاتان